ئێستا یەکێ ڕەن بێ ئەو پرسیارە بکە بڵێ من لە دەستم چوو من باوکم نەماوە من دایکم نەماوە حەیف زوو ئەمانم نەزانی ئێستا چیان بۆ بکەم هەمان ئەو پرسیارەی تۆ کابرایەک لە پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم هل بقي من بر أبوي شيء أبرهما به بعد موتهما أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم شتێک ماوە لە دوای مردنی دایک و باوکم من بتوانم بیکەم و لە خزمەتیان دابم من دایک و باوکم مردن حیف لە دەستم چوون ئێستا لە دوای مردن شتێک هەیە کە دڵی ئەوانی پێخۆشکەم و لای خوا ڕەزامەندی خوا بەدەست بێنم پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڵێ نعم فەرمووی پێنج شت بکە بۆ دایک و باوکت دوای مردنیشیان پێنج شتیان بۆ بکە یەکەمیان فەرمووی الصلاة عليهما بەردەوام دوعایان بۆ بکە لە تەفسیری قورطوبیدا دەفەرمێ کە خوای گەورە لە سوڕەتی لوقمان ئاەتی 14دا دەفەرمێ ئەنیشکر لی وەلیوالیدەیکە ئیلەیە المەصیر خوا دەفەرمێ ئەی بەندەکەم شوکرانەی من بکە شوکرانەی دایک و باوکت بکە دڵنیا بە گەڕانەوەت هەر بۆ لای منە سوفیانی کوڕی عوەینە لە تەفسیری ئەم ئاەتەدا لەوەکو لە تەفسیری قورطوبیدا هاتووە دەفەرمێ هەر کەسێک من صلى الصلوات الخمس فقد شكر الله تعالى شكراني خوات من چۆن بتوانم شكراني خوا بکەم دەفەرمێ هەر کەسێ پێنج فەرزەی نوێژ بکە ئەهلی نوێژ بێ نێڵێ نوێژەکانی بفەوتێ پێنج فەرزەی نوێژ بکە ئەوە بەر ئەو ئاەتە کەوتووە کە شکرانەی خوای کردووە ئەوە لە ڕۆژی قیامەتە خوا لەوە لێ ناپرسێتەوە بۆ شکرانە نەکرد مشکە تۆ ئەهلی نوێژ بووی جا نوێژکردن بەڕێزان بە هیچ شێوەیەک لەسەرمان لا ناچێ هیوا هەیە بەڕێزی وایە دڵم مامۆستا من نوێژم پێ ناکرێ یان باوکو دایکم لەم نوێژ ناکەین چونکە بەڕاستی پاک و خاوێنی خۆمان پێ ناپارێزرێ ئەزیزم شەیطان لەو ڕێگایەوە بووە نەیە نوێژکردن وەکو هیچ عیبادەتێک نییە بە ئەندازەی ئەوەی کە پێویستە بۆ ژیان و خاوێنت دەکەنەوە لە ماڵەوە پاک و پوختیت دەپارێزن شەرع هەر ئەوەندە تەکلیفەشی لێ کردووی بۆ نوێژ بە ئەندازەی ئەوەی توانیان لە ماڵەوە خزمەتت کەن و نەخۆش پاکت کەنەوە ئیتر لە ناو نوێژەکە میس هات پیسایی هاتە دەرەوە لە ڕووی جەنابتان تۆ نوێژەکەی خۆت هەر بکە نوێژی نیوەڕۆ عەسر بەجەمع بکە مەغریب و عیشا بەجەمع بکە بەڵام ئامان نەچی بڵێ نوێژم پێ ناکرێ نەتدەتوانی لەسەر کورسی دانیشی بەڕاکشانەوە بووی لەسەر تەنیش بووی بەس ئەوەندە بژۆڵی چاوەکانت بجوڵێ تەنانەت هەموو جسمت لە کار کەوت و بەس دڵت ئاگای لە دنیا بوو ئەتزانی ئەمڕۆ جومعەیە ئەتزانی ئێستا نیوەڕۆیان شەوە بەس دڵت ئاگای لە دنیا بوو یەک ئەندامی جەستەن نەدەجوڵا بەس بە دڵ ڕوو بکە خوا بڵێ خوایە من ئەو نوێژەم بۆ تۆ کرد خوا قبوڵیەتی يعني بە هیچ شێوەیەک مەهێڵن ئەوانی دایک و باوکتان زەلیلی سەر جێگان لەبەر پاک و خاوێنی لەبەر دەستنوێژ حتا بۆ دەکرێت پاک و خاوێنی هەر بۆ خۆت پێویستە بۆی بۆ گەن نەکەی بۆی نەرزی بەو ئەندازەیە شەرعیش تەکلیفت لێ دەکا دوای ئەوە بە هەر شێوەیەک ڕوو بکە خوا بڵێ خوایە من ڕووم کردە تۆ بەندەی تۆ من نوێژەکە دەکەم نوێژەکەت قبوڵە و دروستە ئەوە شکری خوات کردووە فەرمووی ومن دعا لوالديه في أدبار الصلوات فقد شكرهما هر کس دوای همون نوێژێکی فەرز دوعای بۆ دایک و باوکی کرد جا دوعاکردنەکەت چی بێ بڵێ یا ڕەبی خوایە باوک و دایکم بخەیتە بەهەشتەوە ئەوە هەموو نوێژێک کە سەلامت دایەوە لە نوێژ دوعاکانت خوێن بڵێ یا ڕەبی خوا دایک و باوکم بە بەهەشت شادکەی یا ڕەبی خوا دایک و باوکم لە عەزابی جەهەنەم بەدوورکەی ئەوە خوا لە قیامەتە ئەجری ئەو کەسانت بۆ دەنووسێت کە شکرانەبژێری دایک و باوکیان کردووە فەرمووی یەکەم خاڵ دوای مردنی دایک و باوکت ڕۆڵێکیان لەبیرت نەچێ بەردەوام بڵێ خوایە باوک و دایکم جێگان بەهەشت بێ خوایە بەڕەحمی خۆت لە عەزابی جەهەنەم بیان پارێزی دووەمیان وەلیستیغفار لەهما بڵێ خوایە لە دایک و باوکم خۆش بی دوعای لێ خۆشبوونیان بۆ بکە لە حەدیثێکا کە صحیحە و لە سونەنی ئیبن ماجەدا هاتەوە شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 1670 دەفەرمێ حەدیث صحیح پیغمبری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن الرجل لترفع درجته في الجنة کەسێک لە بەهەشتا خۆی لە پلەیەکی زۆر بەرزا دەبینێتەوە ئەڵێ خوایە گیان وەڵڵی من لە دنیادا ئەوەندەم کردار نەبوو خراپەشم زۆر بوو چۆن ئەم جێگا بەرزەم لە بەهەشتا پێ بڕاوە فيقول أن هذا پیغمبر صلی الله علیه وسلم فەرمووی کابرا دەڵێ خوا ئەژنێکە پیاوێک لە خوا ئەم چۆن ئەم پلەیەم لە بەهەشتا پێدرا ئەم پلە بەرزە فيقال پێی دەوترێ باستغفار ولدك لك ئەوەندە کوڕەکەت ئەوەندە کچەکەت قوتی خوا لە دایکم خۆش بە خوا لە باوکم خۆش بە خوا لە دایک و باوکم خۆش بە هەموو جارێک کە تۆ دڵی خوا لە دایک و باوکم خۆش بە و لە دڵەوە ئەو دوعا دەکەی خوا لە گوناهێکی باوک و دایکت خۆش دەبێ ئەوەندەیان دوعای خێر بۆ کردی خوا پاشی کردوویەوە لە گوناه وای هەموو دوای نوێژێک داوای بەهەشت بۆ دایک و باوکت بکە بڵێ خوا لە گوناهەکانیشیان خۆش بێ ئەگە ئەهلی گوناهن خوا لێیان خۆش بە تۆ مافی دایک و باوکت جێبەجێ کرد کە لە ماڵیشا لەگەڵتان نییە سێمیان وإنفاذ عهدهما من بعدهما وصيتي جان كدكتورتي خيركم بوب كارول جان دعائك خيرم بوب كارول جان
پارەیەکم بۆ بکە بەخێر مزگەوتێکم بۆ بکە مەکتەبێکم بۆ بکە بیرە ئاوێکم بۆ هەڵکەنە هەر وەسیەتێکیان کردو دایک و باوکت لەبیر خۆتی مەبەوە اینجا وەسیەت شەرنی هەرمادی بێ دایک و باوکت وەسیەتیان بۆ کردووی لە ژیانە چەند جار ئامۆژگاریان کردووی ڕۆڵە گیان ڕێبازی ئیسلام بەرمەدا ڕۆڵە بە غەیری ئیسلام ڕازی مەبە ڕۆڵە ئەهلی مزگەوت بە ڕۆڵە پشت لە قیبلە مەکە ڕوو لە قیبلە بێ هەر وەختێ تۆ ئەم قسانت بیر هاتەوە هاتی ڕوت کردە ماڵی خوا وەسیەتی باوکت جێبەجێ کردووە وەسیەتی دایکت جێبەجێ کردووە دایک و باوکت چەند جار وەسیەتیان بۆ کرد ڕۆڵە برایەتیتان پارێزن ڕۆڵە حرمەتی خوشک و برایەتی پارێزن لەگەڵ خەڵکا بەڕێز بن شەڕانی مەبن ئەهلی خێر بن ئەهلی شەڕ مەبن کە تۆ ئەم قسانی باوک و دایکت جێبەجێ کرد و بەبیرت هاتەوە ئەوان دڵیان پێی ئاسوودە دەبێت ئەوان ڕوحیان شاد دەبێت فەرمووی وەسیلەة الرحم التي لا توصل إلا بهما سیلەی ڕەحم مامتە پورتە ئامۆزاتە ئەمانە هەمووی بەوەی باوکتەوە خزمی تۆن لە دوای مردنی باوکت سیلە ڕەحم جێبەجێکەکە ئەوانیش وەکو پێویست نەبوون تۆ لە شتین و شایاندا بەشداری بکە لەبەر خاتی باوک و دایکت پێنجەم و ئیکرام و سەدیقیهما ڕێزی ئەو کەسانە بگرە کە دۆستی باوکت بوون لە مزگەوت مام حاجیەک دەبینی کاتی خۆی لە گەڕەکە زۆر دۆستی باوکت بۆ بەینیان خۆش بووە لە پێش خۆتی خە بڵێ تۆ فەرموو لە پێش ما بڕۆ دەرگای سارەی بۆ بکەوە لە هەر شوێنێکە ئافرەتێکت بینی بە تەمەنێکە کاتی خۆی حرمەتی دایکتی گرتووە دۆستی دایکت بۆ لە گەڕەکە لە دراوسەیەتیدا لە دوای مردنی دایکیشت ئەم دۆستایەتە مەبسڕێنە بەشداری پرسەی بکە بەشداری خۆشی بکە تەلەفۆنی بۆ بکە ڕێزی بگرە لە ڕێگادا سەلامی لێ بکە لەبەر خاتری ئەوەی فڵان مام حاجیە کاتی خۆی دۆستی باوکم بوو لەبەر فڵان ئافرەتی ڕیسوی ئەو دایە حاجیە دۆستی دایکم و ڕێزی دایکمی دەگرت ڕێزی دۆستەکانی باوکت بگرە ڕێزی دۆستەکانی دایکت بگرە لە قەبرەکەدا پێی ئاسوودە دەبن ئەمانە هەمووی خوا پێی خۆش هەمووی بە چاکە بۆ دەنووسرێ